ئێستا ئەو کۆمەڵگەی ئێمەش وای لێ هاتوو. چێ سەبەبە بۆ ئەوەی وای لێ هاتووی؟ چێ سەبەب بۆ ئەوەی ئەم هەموو بە دەردی ئێرانیەڵێ لانەی جاسووسی لە وڵاتی ئێمە دروست بوو بێ؟ پارتی وێچێتی. ئاخر ئێوە بیستان و زانیتان 6 کەسی سویدی وێچێکی فنلەندی و 3-4 میسری چوون بۆ پشدەر دەرمانیان تەوزیع کرد و دەرمان هەموو یەکسپایرە. کاکە معقولە وڵاتی بێپەرژی ناوە بڕوە؟ معقولە 17 شەریکەی دەرمانهێنان دراون بە دادگا؟ 17 شەریکەی دەرمان ئاخری هۆژدەدان وەکو هیچ شتێکی تر نییە. تۆ نەخۆشەکە هەروەکو خۆی بمێنە دەرمان بەکارنێنرێ باشترە وەک لەوەی دەرمانێ بەکاربێنەکە ئەکسپایر بووە. دەرمانێک بە هەڵە تەشخیص کراوە بەکاری بێنێت چکە و کاتە لوویەکی لێدێ لێبە بە لوویەکی سەرەتانی. یەکەم جار جگەری نەخۆش بوو ئەم جارە سەرەتانی خوێنی تووشەکە. ئێوە ئاگاتان لێ چ مجتەمەعێکی بەڕەڵاتان بۆ دروست بووە؟ چەند گوناحن ئێوە؟ بەخوا ئێوە هەست بە گوناحی خۆتان و مەزلومی خۆتان ناکەن هەتا نەیەنە دەوڵەتێکی بەشەری وەکو ئەوروپا وەکو ئەم خەڵکە لێرە ئاوڕ بدەنەوە لە کوردستان بزان چەند گوناحن ئێوە چەند مەزلومن بەدەست هەتی و مچەیەکی وەکو سعدی ئەحمەد پیرە و هەتیوەکانی تاڵەبانی و ئەو هەتی و مچانەی تر کە دەرناکەون لە تەلەڤیزیۆنە لە تەرەفی زۆنی زەرد. ئەوانەی کە بە 5 سەرسوور چووبوونە لە ئافرەتێکی گۆرانی بێژ کە لەم دووە لە ئەسکەندناڤیانەوە چوو بۆەوە هەر 5 شەو چووبوونە لای بە پەلەپەل بەیان بردیان بۆ خەسەخانەی ڕزگاری لە هەولێر. چەند ڕۆژ لەوێ مایەوە دوایی ئەرزەیەکی ئەندایە بۆی ڕازی بە و شکات نەکە و بەڕێزە و بینێرنەوە بۆ وڵاتی خۆی. ئەمانە ئیدارەی دەوڵەتە بنبڕ. ئێوە بەتەمان ئەمانە پەرلەمانتان بۆ بپارێزن. ئەو دیوەخانیش نەما جاران پێمانەوە دیوەخان لاکۆڵان. ئەم لاکۆڵانی ئێستا خەڵکی خۆی بۆ کوتێ. لەبەر هیوادارم ئەم شتانە بەلاتانەوە بەڵگەنەویست بێ کە ئەمانە هەر ئەبێ بێنە خوارەوە بەڵە گۆڕانکاریەکە ئەبێ بێ. بەڵام گۆڕانکاری بەو ئالیەتە ناکرێت کە پێوترە ئینتیخابات و ئێوە هەموو جارێکیش فریوە درێن و فریومانە دەنەوە. کاکە ئەم جارەوەکو جاری پێشوو نابێ هەردەین و هەمان تاسو حەمام. پەرلەمانێکی شەوەکو چەپەرشکاو کوردی ژەڵە چەپەرشکاو چ پێوەبی چ لێوەبی یعنی دەرگای تەیمانێک گەورێک خانێک کە خۆی چەپەرشکاوێکە چ پێوە بێ چ لێوە بێ هەردوو شێروەکو یەک وایە. ئەو پەرلەمانەش وای لێ هاتووی تر تو بۆچێ حەزەکەی هەوڵدەی بچی بۆیە ئەمما ئەگەر بۆ پارە پیاکردن بێ ڕاستەوە تەبان پارە زیاتر لێوێ دەسەکە.